دەمانوێت ئەمڕۆ لەگەڵ دکتۆر کاوە عومەر پزیشکی منداڵان کە میوانی ستۆدیۆی ئێمە لە بەیانی 24 گفتوگۆکان دەست پێ بکەین. بەخێر هاتی دکتۆر. سپاس دەکەم عەمر دریج بێ. ستۆدیۆ ڕوونا کردەوە بێگومان دایک و باوکێکی زۆر هەن کە لە لاپەڕەی فەرمی خۆتەوە هەموو ئەو ڕێنوێنیانە ئەبینن کە ڕۆژانە بۆ دایکان و باوکان دەیخیتە بەردەست بۆ ئەوی کە منداڵێکی تەندروستیان هەبێت کە منداڵێکی تەندروستە بوو کۆمەلگایکی تەندروست بێ نەخۆشیمانە بێت. ڕەنگە هەندێک جار نەخۆشیەکان لە سەرەتای منداڵیەوە بکرێت چارەسەر بکرێن بەڵام بە ناهۆشیاری دایک و باوکان کێشەکە گەورەتر ببێت. جا بەخێر هاتن دەکەین ئەمڕۆ دەرفەتێکی باشە کە پرسیارێکی زۆرت ئاڕاستە بکەین دایکان و باوکانیش سپاس دەکەم مەمنون عەمر دریج بێ. سرم بۆ لە بڕۆ سرت بۆ لای منەوە بێت. بەخێر هاتی دکتۆر. دکتۆر کاوە باسی ئەومان کرد کە باسی خۆراکی منداڵمان کرد باسی گۆڕانکاریەکانمان کرد. جا گۆڕانکاری بۆ هەموو مرۆڤەکان ڕەنگە لە سەرەتاوە ئەستان بە ئیتر لە هەر شتێکەوە بە لە خۆراکە و بە لە شوێنی نیشتە جێبوونەوە بێ بە تایبەتی بۆ منداڵێکی ساوە کە هێشتا کۆئەندامی هەرسکردنی کۆئەندامێکی ئەتوانین بڵین تەواو گەشە سەندوو نییە. کەی ئێمە ئەتوانین لە شیری دایکەوە گۆڕانکاری بەسەر خۆراکی منداڵەکەم یاخود کەی کاتی گونجاوە کە منداڵ ئیتر خۆراکی چۆنەڵە وشک و قورسی پێ بدرێت. خۆی ئەو پرسیاری گرنگە و زۆر خەڵک بەڕاستی لێمە پرسیە ئەو پرسیارە ئایا لە 4 مانگی مناڵ داخڵکەین بۆ خواردنیان لە 6 مانگی داخڵکەین. طبعاً جۆرە و جۆر هەر دکتۆرێک و ڕێی خۆیەوە بەڕاستی بڵم لە دەرەوەش هەرێک و ینی بڕی بۆ ئەڵمانی هەرێک و ڕێی خۆی هەیە بۆ داخڵکردن. بەڵام لە منظەمەی سەحی عالەمی جاران وەختی خۆی دیانوت لە 6 مانگیەوە داخلیکە. بەڵام ئێستا فەرقی هەیە. ئێستا ئەڵێ لە 4 مانگی داخلیکە بەڵام ئەبێ مناڵەکەت تون بێ بە قۆت بێ کە بیخەیتە سەر زیگی سەری هەڵبڕێ یعنی تون بێ. باشە ئێمە بەچی بزانین ئەم منداڵات توانای ئەوەی هەیە کە توندا ئێستا دایکێک منداڵێکی 4 مانگیانی هەیە ئەوێت هەر لە ئێستا لە ئەمڕۆ بۆ نمونە دەست پێ بکات. وەڵڵاهی سەردانی دکتۆری بکە ئەوەڵجا ئەم بەهین بە هینی شخصی خۆم سەردانی دکتۆریکە دکتۆرەکە چی پێ بڵێ دکتۆری هی منداڵان دکتۆرەکە چی بڕە پێ بڵێ لەسەر ڕێنمایی دکتۆرەکە بڕەوە باشە من کە مناڵێکم بۆ دێ دەیبینم فاسی دەکەم تون بوو بە قۆت بوو ئەوانە بوو هەڵم بڕۆ داخلیکە بەڵام بە هێواشێواش داخلیکە نەک بڕۆی بە ینی بە شێوەیەکی قورس داخلیکە هێواشێواشەکە چۆنە هێواشێواشەکە چۆنە ینی منداڵ جارێ لە شیر ینی تامی شیری کردووە مناڵەکە کە تامی شیری کردو بێ ئەتوو بێ خواردنێکی بۆ داخڵکەی زەحمەتە بیخوات یعنی برنجێکی بدەیت تامی شیر و برنج فەرقیە جارێ دەمارەکانی زمانی جارێ نەکرێتەوە ئەو چی لێ دەکەی دایکەکان بە هەڵە تێدەگەن وازانین کە ئەڵی داخڵیکە بڕۆ قاپێکی بدرێت وانە بەو شێوێت ئەبێ هێواش هێواش بیدێت یان نیم وڵاکی بدەیتێ بیخە سەر زمانی هەر سەر زمانی کە سەر زمانی هاتە سەر زمانی دەماراتێ نێروی ئەو شتانە هەیە ئەو نێروانە وا لێ دەکا گۆڕانکاری لە جیاوازی دروست بێ لە بینی شیر و برنجەکە هەتاکو بزانێ تامەکان چییە نایخوا برنج بدرێت ناخوا فڕێدا دوای محاولی دوو هەمی دەکەی عینەشت نایخوات بەڵام محاولی سێم و چوارەم تامەکە دروست دەبێت بۆی کە تامەکە دروست بوو بۆی ئەو وەختە وردەوردە دەست پێ دەکا بە خواردن بەڵام بژنەکانی لا ئێمە یەکەم جار کە خواردنی دایە بە قورسی دەیداتێ ئەو جاوردە وردە ڕەفزی دەکا قوبوڵ ناکە حەزی لە شیرەکەی ئەڵە شیرەکەم بدرێت نامی ئەمن خواردن ناوێتەوە تەواوتر بێزار بەس دکتۆر لە لایەکی ترەوە هەندێک دایک هەیە لە 6 مانگیەوە بۆ نمونە ئەو شیرەی کە ئەیدا بە مناڵەکەی لەگەڵ یا شیری وشکیشی پێ ئەدا واتە لە بری خۆراکی دیکە کە خۆراکە سروشتیەکانن شیری قوتوشی پێ ئەیات اینجا لەگەڵ یا چۆنەڵێ بە شیری قوتو دواتر خواردنەکانی تر ئەمە تا چەند دروستە وەڵڵا خۆی ئەڵێ دائما شیری دایک لە هەمووی مهمترە بێگومانە ئەوە مناقەشی لێ ناکرێت هەموو زۆر لە سوسیال میدیا و هەر یەک دکتۆرێک بۆ خۆی قسەی کردووە با زۆر لەسەر مۆزوع نەڕۆن شیری منداڵ لە هەمووی مهمترە بەڵام شیری منداڵ دکتۆر دەزانێت ئایا هەتاکەی بیداتە ئەو منداڵە باشە ئایا شیری قوتوی بداتێ یان نەیداتێ چونکە هەیە منداڵ دەبێنی شیری دایکە خوا گەشەی باش نییە دکتۆر خۆت چاوەڕێ ناکە مەڵێ تعلیماتی دەداتێ بۆ دایکەکە خواردن بخۆ شتانە بخۆ متابعی دەکە هەر ئەوە نەبووە
ئەو جا مەجبورە خۆ دانانیشە ینی مناڵەکە هەر لاواز بێ ئەو جا محاولاکە خوارد شیرێکی بۆ داخڵکە باشە هەتا گەشە بکە خەڵکێک لێرە بە هەڵەت تێدەگا باشە وازانێ شیری دایکتەوە ئیتر هەموو دنیاە نە شیری دایک ڕاستە باشە زۆر باشە بەڵام ئەبێ گەشە بکە لەگەڵی باشە دکتۆر هەندێک جار هەیە ئەڵێن هەر ئاوی شیمە دەرێ بە مناڵەکە هەر شیرەکەی خۆتی بدەرێ بەسێتی مناڵ هەیە تا 4 مانگ تا 6 مانگ تامی ئاوی شینە کردووە هەڵێن شیرەکەی خۆت هەموو شتێکی تیا دروستاوە خۆی ئەگەر شیری دایک بیتە سەر شیری دایک لە 180 ئاوی تێدایە باشە ینی ئاوی خواردووە یان کەواتە پێویستی باو نییە بەڵام ئەگەر لە 4 مانگیەوە داخلی خواردنی بکە یان لە 6 مانگیە لە 5 مانگیەوە داخلی خواردنیکەی یان لە هاوینان برک هاوینان برک قورسە و گەرمە و ئەوەیە ئەتوانی ئاوی داخلکەی ئەو وەختە چکە تێنی دەبێت باشە بەڵام ئەگەر لە 4 مانگ پێشەوە ئەگەر ئاوی بدەیتێ گەشەی ناکە گەشەکەی کەمتر دەبیانی مەسەن دەبینی دایکێک دێ ئاوی دەداتێ شیر خۆشی دەداتێ ئێکەواتە ینی شیرت ڕوو نەوێ وانە یعنی گەشە ناکە یان لەبەرەوە ئایمە دەرێت لەبەرەوە لە 180 شیری خۆت ئاوی تێدایە و دومی بۆ دایکەکان بەڕاستی یعنی ئاوی ناخۆنەوە دایکە خۆی ئاو ناخۆتەوە دایکەکان ئاوی ناخۆنەوە ینی ئاو زۆر گرنگە یان تەسەور کە شیر لە 180 ئاو بێ ئەتوو ڕۆژی پەرداغێک بخۆی یعنی ئەتوو شیرەکەت باش نابێ کوالیتی باش نابێ کە دێتە دەرەوە بڕک تامی ناخۆشە بۆ مناڵەکە ڕوون نییە بەو شێوەیە حەزی لێ بکە دەبینی دوایی مناڵەکە بێزارە بێ کاتی هاوینان بە تایبەتی دایکێکە کە شیری نەخوات خواردن بخوات دەبینی شیرەکەی باش نییە بەو کوالیتێتە نییە کە ئاوێکی باش تێدا بێ لە 180 ئاوی تێدا بێ هینەکانی هەمووی ڕێژەکانی بەتاواتی جوان بێ ئەو خۆراکانەی کە گرنگترینن کە دەست پێ بکات دایک بیدا بە مناڵەکەی بۆ ئەوی کە ئێسکێکی بەهێزی هەبێت هەموو جار خۆشت لە بابەتەکان زۆر باسیێواکەیت کە باڵا زۆر جا کێشەی دایکانە حەزەکە مناڵەکان باڵا بەرز دەرچێت چ جۆرە خۆراکێک دەست پێ بکەین ئەو جۆرە شۆربایانە چین کە من ئەتوانم بیدەم بە مناڵە ساواکەم لە سەرتاوە پێکاتەکانی چی بن خۆی مشکلەی ئێمە کە داخڵبوونی خواردنەکەین بۆ مناڵ یەکەم شت ئەبێ ئاگات لە حساسی خواردن بێ حساسی خواردن زۆر گرنگە خەڵک لی نازانێەوە بەداخەوە یعنی حساسی خواردن چییە تو مەچەند مناڵێکە خواردنی دەدەیتێ دوسێن خواردنی دەدەیت حساسی هەیە خۆش نازانین لە کام خواردن بوو وانە خۆیدا من ئەڵێ 3 ڕۆژ یەکەم یعنی هەموو 3 ڕۆژ جارێک یەک نەو خواردنی بدەیتێ مەسەن مناڵێک چاوە داخلی خواردن کرد لە 4 مانگی بەس برنجی بدەرێ 3 ڕۆژ یەکەم بەس برنجی بدەرێ بزان خۆی لە برنج عادەتەن حساسی زۆر کەمە لەبەرەوە ئێمە داخلی برنجی دەکەین دکتۆر بیکەین بە شۆربا برنجەکە بۆی بیکەی بە شۆربا برنج بەڵێ بیکەی بە شۆربا برنج بیکوتی لە خەڵاتەی بدەی وردیکەی نەرمیکەی ئەو جەبی دەیت خوێی تیا بێ ڕۆنی تێدا نەبێ ڕۆنی تێدا نەبێ شەکری تێدا نەبێ ئەوانە هەمووی پاش ساڵێکە ئەبێ چکە خۆی مناڵ جارە زمانی نەکراتەوە بۆ تامی خێ و شەکر و ئەوانە یعنی دایکەکە ئەڵێ برنجەکە بێتاوە خۆ بۆ تو نەکراوە بۆ مناڵەکە کراوە مناڵەکە جارە تامی وەرنەگرتووە کاتەوە زانیارێکی زۆر گرنگە ئەگەر شۆربای بۆ مناڵەکەت ئەەکەی دایکی بەڕێز هەڵبدا هیچ پێکاتێکی دیکا لە ناو ئەو شۆربایە نەبێت جگە لەو یەک پێکاتەیە بۆ نمونە برنجە لەگەڵ ئاوە بەڵێ لەگەڵ ئاوەکەی دەیکەی بەڵام کە دەیدەیتێ مڵاکێکی بدرێ نی مڵاکی بدرێ باشە حتا تامیکە زمانی فێری چکەوە شیری خواردە پێشی یەک ڕۆژ دوایی خەیتە سەر برنج تامی برنج جیاوازە لەگەڵ تامی شیر کە دەیدەیتێ حەزی لێ ناکات بەرزش نییە قاپی قوڵی یان قاپێکی شلەی بیت ئەبێ بە مڵاکی نی مڵاکی بدەیتێ دەست پێ بکەی ئەو جا مڵاکەکان وردە زیاد بکەی بۆی هەتاکو فێر بێ فێری ئەو خواردنە بێت دوای 3 ڕۆژ دیتر لە برنج مشکلەی نییە ئەتوانی خواردنێکی بۆ داخڵکەی ئەو وەختە ئەتوانین پەتاتەی بۆ داخڵکەی بەڵام پەتاتە بێت نەرم بێ ئەبێشل بێت توانین لەگەڵ شیر تێکەڵیکەی ئەتوانی شۆفانی بۆ بگریتەوە بەڵام ئەبێ هەمووی لە خەڵاتە بدرێ ئەو شتانە بێ هەمووی لە خەڵاتە بدرێت نەرم بێ بتوانێت قوتی بدا بتوانێت ینی ڕاو نەچێت لە قۆرگی زۆر چاکە دکتۆر باسمان لە خواردنەکان کرد دایکان ئێستا کەمێ بەرچاوڕوونن ئەوانەی کە یەکەم مناڵیان هەیە ئەوەی دوودان و سێدانەی هەیە بەپێی ئەزمموی ئیتر باشتر ئەزانێت ڕەنگە بە دایکێکی تریش بڵێ چی بکە با بێنە سەر هەندێک خۆی هەڵا لە دایکان کە لەگەڵ مناڵی ساوایەکەن جا ئەم
بەرزکردنەوەی مناڵ کە ئاوای لێ کات هەڵیە شەقێنێت و هەڵێ شەپێنێ زۆر جار جارێک باسیەوەم کرد باسی شایم هەڵپەڕاندنی مناڵ تا چەندە بە دروستە ئەیدەیتە دەست نەنک و خاڵ و پور ئیترەوەیان پێخۆشە هەر یاخود خوتوکەدانی منداڵ ژێرملی خوتوکادن ژێرباڵی خوتوکادن ئەو مناڵە پێکەنینێکە کاکە پێکەینەکە بە پێویستی خۆی نێ ڕەنگە ئەزیەتی ببێت ئەمانە ئەو خۆ هەڵانە چین کە ئێمە ڕەنگە هەندێک جار ئەنجامی ئەدەین زیان بە تەندروستی منداڵەکە ئەگەنن وڵی بەڕاستی زانین چە من خۆم تەرکیزم کردو سەر دایکان ئەوەی یەک مناڵیان هەیە باشە ئەوی تازە مناڵیان دەبێت من زۆر تەرکیزەکەمە سەرەوانە ئەوانە زانیاریان نییە سفرە باشە هیچ زانیارێکیان و دومیش حتا مامەڵەکردن لەگەڵ مناڵیان ئەترسن ئەترسن دەستی لێ بدە باشە ناتوانانی حەفاظەی بۆ بگۆڕێ من پێشنیارێکم هەیە بەڕاستی ینی زۆر گرنگە من کە بمێ ینی شتێک بکەم ینی حەزەکەم ئەگەر حکوومەتیش جۆم لێ بێ هەنی ئەوەیەکم هەیە بڵم بۆ ئەو دایکانە ئەوانەی تازم مثلا مێر دەکەن دەورەیەکیان بۆ بکەن خولیان هەبێت خولێکیان بۆ بکەنەوە خولی چی فێرکردنی ئەو ژنە ئەو تازەیە کە لە مێردی کردووە فێریکەن بۆ چۆن مەسەن مامەڵە بکە کە منداڵی دەبێت نازانێت چی بکات نازانێت چی بکات فێری بکە بڵێ یەکەم خۆ دووەم خۆ گەر فێری نەکەی ئەوە ئەترسێ کە ئەترسێن نازانێت دوورەکەوێتە لە مناڵی خۆی ئەیدا بەدەست خەسوو دایکوانە خەسوو دایکشی خۆ طبعا تو لە هەموو شتەکانی قەدیمیە ئێستا دنیا تەتەوری کردو هاتووە پێشەوە بە تایبەتی دکتۆر سەرەتاکان ڕەنگە ئێستا ئەو شتە نەما بێ هەر مناڵ لە دایکە بوو یەکسەر کەوچکێکی چاو بە تۆزە شەکراوە بیکەرە دەمی بە هەر دێرەشی ژەکەکەی دایکی نەخواردبوو ئەم ڕێزمان هەیە بۆ ننکەکان یەکسەر کەوچکێک وانە ئەمن جارێک ژنێکم دیت ینی تازە لە دایک بوو مناڵەکەی قاپێکی هێنا یەک مڵاکردە خۆزگەم بە شەکرە مڵاکی هێنا خسێ ناودو وتم موچیت خسێ ناودێ وتی وەڵڵا هەنگوین و خستە ناودێ ئەجاشڵەنی هەنگوینی ساغ هەنگوین موسیبەتە بۆ جەرگی جارە جەرگی دروست نەبووە یعنی تو بیت هەنگوینی بدەیتەوە کارساتە بۆ مناڵە یا دکتۆرانت ئەمە بۆ زەردووی بۆی کە زەردوینەوە بە تایبەتی مناڵانی کە لە مانگی حوت لە دایکە بن لەگەڵ هەشتا خێرا تۆزە شەکراوی بەرە با تووشی زەردووی نەبێ وەڵی ئەوە خۆ بەسەوە نیە خۆزگەم بەس هەرەوە بێ زۆر شتیکەیە مەسەن دەبین گوێی کوونەکەن ئەڵە وەڵای بازەرگ نەبێ یان ئای ئاکرەی بۆ دێن بازە زەرگ نەبێ ئەو ڕۆژە خۆ نەخۆشەکان بۆ هێنام نەخۆشەکە هاتبوو تەواو ینی هیچ نەمام بەڕاستی یعنی خۆی عمری تقریبن هەفتەیەک بوو خۆ ئێستا جۆشی لێتی ئەو دایکە هیچ نەما بوو بۆ مردن ئەو مردنیش بەدەست خوایە تەوان بەڵام هاتبوو وەکو بەفەر بوو هێناوەی بۆلام بێزار بێتاقات شیری نەدەخوا وتم ئەو چیت لێ کردووە وتی وەڵی پیان وتمەوە نابێ بیخیتن سەرمایکەی باز تووشی زەرگ نەبێ یعنی من پێم وتم سەرمایەکەی دەیکوژی لەبەر زەرکی توش نەبێ وتم هەر بازەرکەکەی بێ باشترێکەکەی دوای داخڵم کرد دوسێ ڕۆژ داخڵم هاتە هاتە سەرخۆی دوای دەرم کەوتم ئاگات لێبێ ئەم جارە بەخوا پۆلیست بۆ گاز باشە باسی بێشکەش بکەیت لە خوا هەڵەکان سەزانیمان هەڵپەڕاندنی مناڵ باش نییە چونکە مێشکێکی شلی هەیە تەنانەت ئەندامەکانی جستەی زۆر بە باشی یەکتری نەگرتووە ئەو هەڵوەزاندنە ڕەنگە هەندێک جار ترس هەیە لە مناڵێکە لە دایکە بە خەلعی ورکی بۆ دروست بێکە چەند ئەو لە دایکبوونە چەند بە حەزەرەوە ئەنجام بدەیدا تۆ ئاوا هەڵیشی پەڕێنی بابێنێ سەر باسی بێشکە ئێمە بەسمانەوە نییە کولتوری کوردەواری جوان نییە باش نییە زۆر بمان هەمومان من خۆم لە بێشکە بەخێوکراوم کەسی دیکە تا چەندە ئەمە گرنگە یاخود چەندە مەترسیدارە بێشکە ترسی هەیە؟ وەڵی بڕێ ئێستا بڕێ علمیەوە ئەرێ وەڵە مەترسی باسی بێشکە زۆر باسی بێشکەکەم ئەو پێمەڵە ئەی تو نەخزت ناوی بێشکە وتم با خزت ناوشکرد نبینی سرم پانە و لاقم کورتەوە ئەو شتانەیە وتم خۆ بەدەست خۆم نەبووم وەختی خۆی مناڵ بوومە من چی بکەم یانی بەڵام ئێستا کە دکتۆرم من کە تەخەرجیشم کرد مناڵەکەم خۆم خستە ناو بێشکە بەس ئێستا ئەوەندە پەشیمانمەوە ئەوەختە دکتۆرم تازە بوو نەمدەزانم یان ئێستا پەشیمانم هەموو ڕۆژێک فکری لێ دەکەمەوە ئەڵم باشە بۆ کوڕی خۆم خستوتە ناو بێشکە بۆ ینی بۆ سەبەب
بێشکە تەنها یەک سوودی هەیە بۆ دایک باش بەس ئیشەکە بکات بەس ئیشەکە بکات ئیشەکە بکە کڕی کاتەوە بەڵام جەرەرەکانی زۆرە خەڵکی لای ئێمە وەلو بڕێک هەستیان بۆ دروست بووە نسبەتی بێشکە کەمە بێتەوە ولانک زۆرترە بێ بەڵام خەڵکێکی زۆر هەیە قسەت پێ دەڵێ ئەڵێ کولتوری خۆمانە لاقی سەقەت دەبێت خۆی کە مناڵ دێتە دەرەوە هەر خۆی لاقی قەوسە دوایی لەگەڵ تەمەەن چاکە بێتەوە ئەو لاقە قەوسە ئەڵێ چاکێکاتەوە وتم با بقی ناکە ئەوە چاکی کردەوە ئەی باشە ینی دەرەوە ئەوروپا یعنی ئەوانە خۆیان لانێک بەکار نایەن لاقییان نابێت وەڵی لاقییان لە ئێمە درێژتر و جوانتر و ڕێکترە باشە دکتەر وتمان بێشکە باش نییە ئەی پێچانەوە قوماتکردنی مناڵ پێچانەوە خۆی عادەتەن ئەڵێ سێ مانگیەکەم دەستی تەنها ببەسی لاقی نەبەسی بە هیچ شێوەیە لاق بەسن چکە حرەکەتی پێ دەکا و بە تایبەتی لاق بەسن بۆ کچان زۆر خراپە تووشی خەلع ولادی دەبن ئەوانە ئەگەر مەسەن ئەوانەی خەلع ولادیان هەیە ئەگەر هاتو لاقی ببەسی هەرمێنێ خەلع ولادی بەڵام ئەگەر مناڵەکە خەلع ولادی هەبێ و لاقی بکەیتەوە خەلع ولادەکەی چاکە بێتەوە بە سوێ بانگەرە زۆر ئاسانە نەرمە جارە هەموو شتێکی نەرمە باش یان ئەو تورەکەی ئەو ژنان هەیە تورەکە بەکارێنن مناڵێن نەخەنە پێشەوە و لاقیانەکەنەوە ئەوانە قەتتر تووشی خەلع ولادی نابن ئەویان ئەو بەعضێکی شوێن هەیە لە ئەفریقیا مناڵەکانیان دەخەنە پشتەوە و لاقییان نەکەنەوە ویشی خۆیانەکەن لەوێ خەلع ولادی لا ئێمە زۆرە خەلع ولادی بەداخەوە خەلع ولادیش لە کچان زۆرە لا ئێوە زۆرە لای ئێمە لای کچان زۆرە ئەوجا گوناح ینی گوناح ینی ئافرەتێک بڕاتێت دەرەوە بەشە لە شەل ینی کوڕەکە بەشە لە شەل بڕوە باشتر لەوەی کچەکە بەشە لە شەل بڕوە بۆ هیوایەکە ڕۆژانەوە لە ڕێی میدیاکانەوە کە ئەبینین لەم جڕێنمانە هەیە خەڵک چاودەریەوە بکات با کۆچا یاخود دوا پرسیاری من ئەوە بێت سەبارەت بە مەمکەوشکە ئەو مەمکەوشکەی کە بۆ بێدەنگکردنی مناڵە هیچ بە عەربی پێوتە لەهو بەس بۆ هەڵخەڵەتاندنێتی تا چەنداوە مەترسیدارە ئایا سوودی هەیە؟ وەڵاهی من خۆم لەگەڵ مەمکەوشکەم نیم بەڕاستی بەس خۆی ئەڵێ مەمکەوشکە لە ڕووی زانستی مەبەستمەوە مەترسی هەیە لە ڕووی زانستی نا هیچ ئەوەیەکی نییە بەس یەک شت هەیە لێرە مەمکەوشکە لە مانگونیەک نەیدێتێ باشترە نەیدێتێ ئەگەر شیری دایک بخوا لەبەرچی ئەو جارێک بەحسم کرد لە ڤیدیۆیەک باشە لەبەر مەمکەوشکە قاڵبێکی تایبەتی خۆی هەیە لەگەڵ قاڵبی مەمکی دایکی ناگونجێ دوای ئەو قاڵبە زیاتر ئەو ئەمژێ دوای دەڕوات شیری دایکی ناخوا دوای مانگێک دێتەوە ئەڵێ وەڵاهی مناڵەکەم شیری خۆم ناخوا یاڵم شیری خۆت ئەی مەمەی وشکە هەیەی ئەڵێ وتم خەتای مەمە وشکەکەیە باشە وتم لێ بگەڕە هەتا مانگونیەک ئەوجا ئەو وەختە توانی مەمکە وشکەی بدەیتێ وەلو ئەگەر مشکلێکی نەبێت مەسەن گریانیشی نەبێت هەر مەمکە وشکەکەشی نەدەیتێ هەر باشرە چکە منداڵ هەیە ئەگەر فێری مەمکە وشکە بوو دەڕوا حتا دو سێ ساڵ دانەکانی هاتۆتە پێشەوە زمانی لووسە هەندێ وشە هەیە هیتەکان هەیە بە دروستی نایڵێ تاوی ناکە باشە مەشاکلی بۆ دروستەکە بێژگەلەوە ئاوی دەوی قو دەدا برسی نابێ ئەو مناڵە دامن برسی نیە دامن لاوازە و زعیفە و نوکە نوکەیە و بێتاقەتەوە ئەوانەیە باش منتم دوا پرسیارەکەم بەڵام پرسیارەکەم بۆ دروست بۆ ئێستا کێشەی زۆربەی هەرە زۆری دایکان نەک هەرێسا بە بەردەوامەوەیە کاڵە منداڵەکەی مشت ناخوا منداڵەکەی ڕەنگە تەمەنی ساڵە وەخت بێت هەرڵێ منداڵی مشت ناخوا ئایا زۆر جاشەیاڵە نوازی لێ بنە هەندێک مناڵێت هەندێک تەمەن هەیە خۆی بۆ خۆی شتیهای نییە شەهیەی نییە دروستە ئەوە خۆی مشکلی خواردن لە هەموو ژنێک هەیە بەڕاستی یعنی دەبینی ژنێک دێت لە ساڵێکەوە بەرەوسەرەوە ئەڵە مناڵم خواردنی نییە کە بینی ئەیکێشی ئەو شتانە مناڵەکەی تەندروستە هیچ مشکلی نییە بەڵام دەبینم فشاری دایک لێرە زۆرە لێرە فشاری دایک زۆرە دائما هەموو شتێک کە زۆر بڵێ عکسەکەی دەگەڕێتەوە باشە یان بە مناڵ بڵێ مەسەلەن زۆر هەر پێ بڵێ درۆمەکە ئەڵە دیارە شتێکەوە زۆر میمە درۆیەکت بۆ دەکات بەڵام ئەگەر خۆت نەیکەی ئەو خۆی نایکە باشە دایکەکەش عینەشت زۆر فشارە خاتە سەر مناڵەکەی ئەوجا مناڵەکە دەبێت بە ساڵێک دەست بە خواردن ئەو شتان ناکە بەڵام لێرە چیمان هەیە لێرە ماشاءالله سفرەکانمان یەک هینە یەک مۆدێلە یەک شکڵە
بێزارە بێ هەموو ڕۆژێ ئەو شکڵا بینێ واتە گۆڕانکاری کرد ئەگەر ڕۆشە دەرەوە ڕۆشە مەطعم شکلەکەی فەرقی هەیە یان بڕات بۆ ماڵی خۆشکی دەبینێ شکلەکەی فەرقی هەیە خەڵکەکان فەرقیان هەیە دەموچە لەوێ دەخوات بەڵام لە ماڵەوە ناخوا یەکەم لەبەر دایکی نایخوا لەبەرەوە ئەفشاری لەسەر کردووە لە ڕقی دایکی نایخوا ئەوەندە پێوتووە و دومیش عینەن سفرەیە عینە شکڵەیە باریفەکەی نەگۆڕیەوە سفرەکەی نەگۆڕیەوە قاپەکانی نەگۆڕیەوە ئەوێ شێوازی ئەو شتانە زۆر گرنگە بۆ منداڵ بۆ گۆڕی دروستە زۆر جارە بیستی دایکانەڵێ وڵا بەس ماڵی خۆمان نانەخوات چەند چاکە لە ماڵی ئێوە نانەخوات دروستە ئەو شتانە زۆر بووە دەستەکانت خۆش بێت دکتۆر کاوە عومەر پزیشکی منداڵانە بەیانیە لەگەڵمان بوو جگە لە خواردنی مناڵ باسی چەند خوێیەکی ناباومان کرد لەلایەن دایکانەوە و ڕێگا تەندروستەکانت بۆ دایکان ڕوو کردەوە سپاس دەکەم سپاس دەکەم عەمر دریش بێ ئینشەڵڵا سپاس سەرچاوم